خۆشەویستانم ئەم کاتتان باش خۆش هاتنەوە بۆ بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن. جارێکی تری شاری ئەستەمبول بووە جێی سەرنجی جیهان، وەڵێ ئەم جارەیان لە ڕووی بازرگانی و گەشتیاریەوە نا، بەڵکو لە ڕووی سیاسیەوە. ڕۆژی یەکشەممە هەڵبژاردن لە ئەستەمبول کرایەوە و پێدەچێت جارێکی تریش پارتی داد و گەشەپێدانی فەرمانڕەوای تورکیا هەڵبژاردننی دۆڕان دەبێت. هەر هەمان ڕۆژ سەرۆکی تورکیا و کاندیدی پارتی کۆماری گەل و کاندیدی ئاکەپەش لەگەڵ دەنگدانەکانیاندا لێدوانی خۆشیان داوە و با پێکەوە بزانین چی دەڵێن. Ankara İstanbul bütünleşmesiyle بەلای منەوە سوودێک دەبینم و هەیە لە دەستپێکردنی پرۆسەیەک بۆ ئاوێتەبوون و بەهێزکردنی ئانکەرە و ئستانبول. هەر بۆیە لەو بەڕوایەدان دەنگدەرانی ئستانبول بریاری ڕاستەقینەی خۆیان دەدەن. ئەمە هەر تەنها هەڵبژاردننی شارەوانی نییە لە ئەستەمبول. لە هەمان کاتدا ڕۆژێکە بۆ چاکردنەوەی ئەم سەروەختە دیموکراسی و هەروەهاش ئەو پرۆسە نایاساییەیە کە بەرەنگاری گەلەکەمان دەبێتەوە. ئەمە ئەو سندوقی دەنگدانەیە ئەوانە چاک دەکاتەوە. پێم وایە ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە بێزاری و ناڕزایەکانمان وەلاوە بنین و سەنگی بخینە سەر ئایەندا. ئەگەر من هەڵەیەکم کردبێت یان ناڕاواییەکم کردبێت بەرامبەر هەر کەسێک لە ڕکابەرەکانم یان لە دانیشتوانی ئیستانبول جا بەمەبەست بوو بێت یان بێمەبەست، ئێستا داوای پشتیوانیان لێ دەکەم. هیوادارم ئەم هەڵبژاردنە بۆ وڵاتەکەمان باش بێت. پاش دەرکەوتنی ئەنجامە بەراییەکانی هەڵبژاردنەکەی ڕۆژی 31 مانگی سێ بۆ شارەوانیەکان کران، ئاکەپا ناڕزایی و سکاڵایەکی زۆری کرد و ئیتر ئەنجومەنی باڵای هەڵبژاردنەکانی تورکیا بڕیاریدا هەڵبژاردن لە ئەستەمبول بکرێتەوە. شتێکی نامۆ ڕوویدا لەو کاتەی دەنگەکانتان ئەژمار دەکرا، هەڵەو کەم تەرخەمی کراوە. ئەنجومەنی باڵای هەڵبژاردن واتە ڕێکخەری هەڵبژاردنەکان هەڵسەنگاندنی بۆ ڕەوشەکە کرد و بڕیاری دووبارەکردنەوەی هەڵبژاردننیدا. ئێمە بە باشمان نەزانی و هەوڵێکی زۆریشماندا، بەڵام جەهاپە یارمەتی نەداین لەم دۆسیەدا. کاندیدی ئاکەپە بۆ بۆستی شارەوانی ئەستەمبول هاوکاتی هەڵمەتەکانی هەڵبژاردننی شارەکە بەردەوام جەختی دەکردەوە لەوەی دەنگەکانیان دزراون و ئاماژەشی بەوە دەکرد کە بە دووری نازانێ فێڵ و تەڵەکەش لە هەڵبژاردندا کرابن. İddialıyım çünkü bu seçimde oylar çalındı. من دڵنیام لەو هەڵبژاردنەدا دەنگمان لێ دەزراوە. ئەوەی دەمەوێت بڵێم ئەوەیە پاش ئەژمارکردنەوەی لە سەدادەی دەنگەکان جیاوازێکی مامۆغلو لە 29,000 بوو بە 13,729. ئەمە ژیانی ئەگەر لە سەدانەوەی دەنگەکانی تر ئەژمار بکرایەتەوە ئەوە ئەنجامەکە دەگۆڕدرا. یەکێک لە کێشەکانەوە بوو سەرۆکوەزیری پێشووی تورکیا هیچ بەڵگەیەکی نەدەخستە ڕوو بۆ پشتیوانی لەو لێدوانانەی دەیدان هاوکاتی هەڵمەتەکانی هەڵبژاردننی ئەستەمبول ئەو لێدوانانەی بۆ دەستگاکانی ڕاگەیاندنی دەدان. تۆ دەڵێیت داوای ئەژمارکردنەوەی دەنگەکانمان کردوتەوە، پارتی کۆماری گەل ڕەتی کردوتەوە. ئەمە هەر بە تەواوەتی نادروستە. کەس بڕوا بەوە ناکات. هەڵبژاردنەکەی ڕۆژی 31 مانگی سێ پاک و بێگەرد بوو، ئەمەش هیچ گومانێکی تێدا نییە. ئاکەپە دەڵێت دەنگەکانی دزراون. باشە لەلایەن چیەوە؟ ئاکەپە ناتوانێت بڵێت نازانێت. ئەمە بوختانێکی گەورەیە و گوناهبارکردنێکی گەورەشە. نەهەرەوەندە، بەڵکو جەهاپە هەر لە سەرەتای دەستپێکردنی ئامادەکاریەکان بۆ ئەم هەڵبژاردنە ئاگاهی خۆی وەرگرتە بوو و دەشێت بەشێکی ئەو ئاگاهی وەرگرتنەش پەیوەندی هەبێ بە دۆسیەی بێمتمانەییەوە لە نێوان جەهاپە و ئاکەپەدا. تیمی یاساییمان پێشوەخت هەوڵی خۆی داوە بۆ گرتنەبەری ڕێوشێنی پێویست دژ بە هەر هۆکارێکی ئاکەپە باسی بکات بۆ هەڵوەشانەوەی ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە. هیوادارم جارێکی تر بەو پرۆسەیەدا نەڕووینەوە. خۆ ئەگەر وەک جاری پێشوو ئەنجامەکان هەڵوەشێنرانەوە ئەوە یانی زیادبوونی هەموو ئەو گومانانەی کە هەن. ئێمە بڕوامان بە دیموکراسیە و تا کۆتاییش ململانێ لە پێناو دیموکراسیدا دەکەین. پێشتریش ڕاوەرگرتنە گشتیەکان ئاماژەیان بەوە کردبوو دەشێ ئەکرەم ئیمامۆغڵو بە ڕێژەی زیاتر لە 9 هەڵبژاردننی ئەستەمبول بباتەوە. کاندیدی ئاکەپە و سەرۆکی تورکیاش یەک بە دوای یەکدا پیرۆزبایی خۆیانیان لە ئیمامۆغڵو کرد.
چاوی واشنگتن بۆ ئەم بەرنمەیە میوانداری دکتۆر مەرڤێ تاهیرۆغلو دەکات. مەرڤێ ئەندامی باڵاو لێکۆڵەرە لە نێوەندی داکۆچیکردن لە دیموکراسیەکان و شارەزایی کاروبارەکانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و وەک کەسایەتیەکی ئەکادیمیایی لێرە لە واشنگتن خاوەنی دەیان لێکۆڵینەوەی وردە لەسەر ڕەوشی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک ئاماژەشم پێکرد بە تایبەتی تورکیا. مەرڤێ سەرەتا زۆر سپاسە دەکەم بۆ قبولکردنی میوانداریەکەمان. یەکە پرسیاریشم ئەوەیە ڕۆژی یەکشەممە بە چ ڕۆژێکدا ئەندرێت لە تورکیادا بە تایبەتی دوای ئەو شکستەی کە پارتی داد و گەشەپێدانی فەرمانڕەوایی تورکیا بەسەری داهات. سەرەتا سپاست دەکەم بۆ میوانداریەکەت. پێم وایە پێویستە بە شێوەیەکی زۆر ئەرێنی لەو هەڵبژاردنە بڕوانین. ئەمە دووبارەکردنەوەی هەڵبژاردن بوو پاش پەرستانەکانی دوای هەڵبژاردنەکەی 31 مانگی 3 کە ئاکەپا ژمارەیەک شاری زۆر گرنگی ئابووری تیا دۆڕاند و ئەستانبول یەکێک لەوانە بوو. ئەم شارە لای ئەردۆگان مانایەکی قوڵی هەیە و هەر لەوێشەوە ژیانی سیاسی خۆی دەست پێ کرد. ئەردۆگان و ئاکەپا لە 17 یان 18 ساڵی ڕابردوو کە فەرمانڕەوا بوون تێیدا سەرچاوەکانی ئەم شارەیان بەکارهێناوە بۆ دەستگا تایبەتیەکانی خۆیان و بۆ دەسەڵاتی ئەردۆگانیش. پاش دۆڕاندنی هەڵبژاردنەکەی 31 مانگی 3 و داوای کردنەوەی هەڵبژاردن کە نەیتوانی لە ڕووی یاساییەوە ڕەوایی بەو داوایە بدات، جارێکی تر ئێمامۆغلو کاندیدی ئۆپۆزیسیۆن دێتەوە و سەرکەوتنێکی گەورەتر تۆمار دەکات بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکەی 31 سێدا. ئەمە بەڕاستی ئەوە نیشان دەدات کە دانیشتوانی ئیستانبول ڕوون و ئاشکرا بژاری خۆیان دیار کردووە و وەهاش لەو هەڵبژاردنەی ڕۆژی یەکشەمەیان ڕوانیوە کە ڕێفراندۆمێک بووە لەسەر فەرمانڕەوایەتی ئەردۆگان لە تورکیادا. مادەمێکی ئەبە و شێوەیە حەزەکەم بزانم ئەی بۆ ئایندەی سیاسی لە تورکیادا هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەمەی ئەستەنبول چ مانایەکی هەیە هەروەها بۆ دیموکراسیش لە تورکیادا زۆرن ئەوانەی کە ئێستا گلێ و گازەندەیان هەیە لەوەی کە دیموکراسی بەرەو کاڵبوونەوە دەڕوا لە تورکیادا. زۆر ڕاستە. ئاماژەی سرنجڕاشێژ لەو هەڵبژاردنەدا ئەو هێزەیە بۆ ئاڵوگۆڕی سیاسی لە تورکیادا وەهای کردووە بڕوانینە زەمینەیەکی جیاوازی سیاسی لە وڵاتەکەدا. بە پلەی یەکەم ئێمامۆغلو توانی ئەم جۆرە سەرکەوتنە بەدەست بێنێت لە کاتێکدا کاندیدی پارتی سەرەکی ئۆپۆزیسیۆن سێکولار بوو، بەڵام توانی دەنگێکی زۆر زیاتری خەڵک بەدەست بێنێت، توانی خۆی بگەێنیتە خەڵکی دەرەوەی جەهەپا وەک دەنگدەر. ئەمەش بێگومان وانەیە کە پێویستە جەهەپا سوودی لێ ببینێت، چونکە دەتوانێت وەک دوو سەرکەوتنی گەورە بیهێڵیتەوە لە مێژووی 20 ساڵی ڕابردووی سیاسی خۆیدا، واتە ئەوەی مانگی سێ و ئەوەی ڕۆژی یەکشەمەش. جاکە دەڵێم جەهەپا سوودی لێ ببینێت، مەبەستم ئەوەیە سوود لەو جۆرە ڕێبازەکراوەی سیاست ببینێت بە ئەندازەیە کە جەهەپا بگۆڕێت. هێندێک دیاردەشمان لە ناو چەند بەشێکی ئاکەپەدا بینیوە، جا بەڕاستی لەوانەیە هێندێک شتی نوێ ببینین وەک دروستبوونی لایەنی سیاسی نوێ لە تەواوی ئەو جۆرە پرۆسەیەدا. بۆ مەسلەی ئەوەی جەهەپە لە پەیامەکە تێگەیشتووە یان ناوە ڕۆژانی داهاتوو ئەومان پێ دەڵێ، بەڵام لای من گرنگتر ئەوەیە ئایا ئەکپارتی هەروەها ڕەجەب تەیب ئەردۆغان لە پەیامی ڕۆژی یەکشەمە تێگەیشتن، ینی مەبەستەکە بەوەیە چ متمانەیەک هەیە ئایا ئەردۆغان بەڕای تۆ ڕێگە بە ئیمامۆغلو دەدا ئەرکی خۆی وەکو سەرۆکی شارەوانی ئەستەنبول بە تەواوەتی جێبەجێ بکە یان نا؟ ئەمە پرسیارێکی زۆر باشە و پێویستە لە دوو ڕەهەندیشەوە وەڵام بدرێتەوە. یەکەمیان ئەوەیە کە پەیامەکە بۆ ئەردۆغان ڕوون و ئاشکرایە، بە تایبەتیش لە مانگی 8 2014دا کە هەڵبژاردنی سەرۆکایەتی کرا. ئەردۆغان لە 52 دەنگەکانی تورکیای بەدەستهێنا. لەو کاتەوە ئاستی جەماوەری ئەردۆغان هەر لە دەوروبەری 150 بووە و نەیتوانیوە ئەو ڕێژەیە زیاد بکات. لە ڕاستیشدا لەو ساڵە بەدواوە هەرچ هەڵبژاردنێک کرابێت لەم ژینگەیەدا کە دموکراسی وڵات سرنجڕاشێژ نەبووە، ئاستی جەماوەری ئەردۆغان و هەروەها ئاکەپەش کەمتر بووتەوە. ئێستا کە دەبینین ئێمامۆغلو دەگاتە دەسەڵات لە ئیستانبول بە ڕێژەی لە 154 دەنگەکان، ئەوە ینی دەستکەوتێکی گەورە. هیچ کاندیدێک بۆ پۆستی شارەوانەکان بە پێی راپۆرتێکی کەناڵی BBC لە ماوەی 35 ساڵی ڕابردوودا نەیتوانیوە ئەو ڕێژەیە بەدەست بێنێت، واتە بەر لە ئەردۆغان و بەر لە ئیسلامیەکانیش لە تورکیادا. جاکە دەڕوانینە ئەم سەرکەوتنە پەیامەکە بۆ ئەردۆغان ئەوەیە کە ئاستی جەماوەریەکەی هەرگیز ناگاتەوە، ئەو ئاستەی 5 یان 6 ساڵی لەمەوبەر هەی بووە. کاتێک ئەمە پەیامەکە دەبێت ئیتر چاوەڕوانی وەڵامدانەوەی دەبین.
وڵامەکەش بڕوانینی من ئەوەیە لە کاتێکدا ئەردۆگان کە خۆی بەڕێبەرێکی بەهێز دەبینێت و ئامرازەکانی پۆپولیستی و گوتاردان و کۆنتڕۆڵکردنی دامەزراوەکانی تورکیا بەکاردەهێنێت و هەر هیچ نەبێت لە ساڵی 2008ەوە وەک ڕێبەرێکی ئاسایی دموکراسی خواست فەرمانڕەوایەتی تورکیای نەکردووە. لەبەرەمانە بەڕاستی زۆر تووشی سەرسوورمان دەبم ئەگەر ببینم هەڵوێستەکانی میانە ڕەوانە دەبن و ئێستاش کە خواستی گشتی خەڵک زۆر لەگەڵیدا نییە. هەر بۆیە پێم وایە وەڵامەکەی سەرکوتکردنی زیاتری ئازادیەکان و دامەزراوەکانی تورکیا دەبێت. ئەردۆگان ئەو تۆمارەشی لەسرە ئەگەر ئەنجامی هەڵبژاردنێکی بەدڵ نەبێت، ئاوا داوای سەر لە نوێ هەڵبژاردنەوە دەکات. دەست بەسەر ئەو شارەوانیانەدا دەگرێت کە بەدڵی خۆی نین. وەک ئەوەی لە شارە کوردیەکاندا بینیمان و خەڵکی متمانە پێکراوی خۆیدانا. چەند جارێک بینیمانە بە پێچەوانەی خواستی دەنگدەرانەوە کاری کردووە. ئێستاش ئەگەر وەک ئەسێرەیەکی گەشاوە بڕوانینە ئیمامۆغلو و بەرەنگاربوونەوەی ئەردۆگان کە پێشتر هیچ کەسێک ئەوەی نەکردووە. ئەوە دەست بەجێ بەرەنگاربوونەوەی ئەردۆگان دێتەوە یادمان بۆ سیاسیەکانی تری وەک سەلاحەدین دەمیرتاش و زیندانی کرانی. جەبڕاستی پێم وایە دوور نییە ئەردۆگان بە هەمان شێوەش ڕەفتار لەگەڵ ئیمامۆغلودا بکات لەڕێی بۆ نمونە دادگاییکردنەوە یان هەر ئامرازێکی تری کە هەیەی وەک سەرۆکی تورکیا. بێ لە هەموو ئەمانەی کە ئاماژۆ پێکردن ڕەجەب تەیب ئەردۆغان کێشەیەکی تریشی هەیە لەناو لایەنە سیاسەکەی خۆیدا لەناو ئاکەپەدا. ئاماژەکان زۆرن بۆ بوونی ناکۆچی لەناو پارتی داد و گەشەپێداندا کە ڕەجەب تەیب ئەردۆغان ڕێبەرایەتی دەکا. بەڵام وەک چاودێر دەڵێن لە پاش هەڵبژاردنەکانی سیویەکی مانگی سێوە ئەم ناکۆچیانە زیاتر کەوتونەتە بەرچاو. بڕیاری ئەوەی جارێکی تر هەڵبژاردن بکرێتەوە لەلایەن ئەنجومەنی باڵای هەڵبژاردنەوە بەبێ هیچ گومانێک درزەکانی ناوە ئاکەپەی گەورەتر و بینراوتر کرد. جا پاش 23/6 چۆن دەبێت ئەوە پێویستە چاوەڕوان بین. بەڵام بەڕاستی ئەگەر بەڕێز ئیمامۆغلو هەڵبژاردن بباتەوە ئەوە ئەو درزانی ناو ئاکەپە گەورەتر و بینراوتریش دەبن. ئێستاش کەم نین ئەوانەی لەو بڕوایەدان ئەو هەڵبژاردنەی ڕۆژی یەکشەممە ڕفراندۆمێک بووە لە گەورەترین شاری تورکیادا بۆ سیاسەت و بەرنامەکانی ئەردۆغان سەرۆکی تورکیا. سەرکەوتنی ئیمامۆغلو لەو سۆنگەیەوەیە کە ئەردۆغان تا ئەندازەیەک ئەم هەڵبژاردنەی کردە هەڵبژاردنێکی نیشتمانی دەنگدانێکی نیشتمانی. ئەوە بۆ مانایە دێت کە خەڵک سیاسەتەکانی ئەردۆغانیان بەلاوە پەسەند نییە، هەرچەندە هەڵبژاردنەکەش هەڵبژاردننی شارەوانیە. هەر لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا سەرۆکی تورکیا بۆ خۆی دەیگوت هەڵبژاردنەکە زۆر گرنگە و دەبێ خەڵک بزانێت دەنگ بەکوێ دەدا، نەک ئەزمموی سیاسیانەی وڵاتانی تر لە تورکیادا دووبارە ببێتەوە. لەم هەڵبژاردندا ئایا دەڵێن سسی یان بنیاڵی ئەم هەڵبژاردنە ئەوەندە گرنگە. هەندێک دەڵێن ئەردۆغان هەمان چارەنووسی مرسی دەبێت، بەڵام ئەوانەی چارەنووسی ئەردۆغان بە چارەنووسی سسی وێنە دەکەن ئەوانان کە ئاقلیەتی جەهەپەیان هەیە. هەر بۆیە پێویستە لەسەرمان بە چڕۆپڕی کار بۆ ئەم هەڵبژاردنە بکەین. هەر لە هەمان کاتیشدا دەنگدەر هەبوون جەختیان لە یەکەم 18 ڕۆژی کارکردنی ئیمامۆغلو دەکردەوە، واتە بەر لەوەی لە پۆستەکەی دوور بخرێتەوە بەهۆی بڕیاری دووبارەکردنەوەی هەڵبژاردن لە ئەستەمبول. وەک تاکە کەسێک لە کۆماری تورکیا وەک خوێندکارێکی زانکۆ پشتیوانی لە ئەکرام ئیمامۆغلو دەکەم، چونکە بڕوام وایە پرۆژەکانی بۆ چارەسەرکردنی کێشەکانن، داکۆچی لە مافەکانی خوێندکاران و مافەکانی ژنان دەکات. وەک گەنجێک لە کۆماری تورکیا سەیری ئەوە دەکەم ئەوەی ئیمامۆغلو لە 18 ڕۆژی کارکردنیدا وەک سەرۆکی شارەوانی کردی، پێم دەڵێت ئەی دەبێت لە 1825 ڕۆژدا چی بکات. دکتۆر مەرڤێ بەڕای تۆ لە پاش ئەو شکستەی ئاکپارتی هێنای لە هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەمەی ئەستەمبولدا ئەردۆغان یا گەورە کاربەدەستانی تری ئەو لایەنە سیاسیە دەتوانن کۆنتترۆڵی ئەو کێشە و ناکۆچیانەی ناو ئاکپارتی بکەنیاننا؟ بەڕاستی وایە لەم هەڵبژاردنەدا هێندێک کلێنمان بینی کەوتۆتە ناو ئەکەپە. لە کاتی بڕیاری دووبارەکردنەوەی هەڵبژاردنیشدا دەنگۆ هەبوون. دەڵێم دەنگۆ چونکە ئەوە کاروباری ناوخۆی ئەو لایەنەیە. دەنگۆ هەبوون سەبارەت بە مشتومڕەکی تون لە ناو ئەکەپەدا. بەشێکیان کە وەزیری دارایی واتە زاوەکەی ئەردۆغان و سولەیمان سۆیلۆی وەزیری ناوخۆشی تیادان. هەروەها وەک دەگوترا سەرۆکی مەهەپەژ دەوڵەت باخچەلی داوای دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکانیان دەکرد. لە کاتێکدا بازنەیەکی گەورەی ناو ئەکەپە بە گونجاویان نەدەزانی هەڵبژاردن بکرێتەوە.
ئەوەی لە هەڵمەتەکانیشدا بینیمان ڕاگەاندنی جۆراوجۆر بوون بە ئەندازەیەک هێندێکیان لە بەرنامە و هێڵی گشتی ئاکەپەش بۆ هەڵبژارن و هەڵمەتەکانی هەڵبژارنیشدا لایاندا بوو بەوەی هێرشی قورسیان دەکردە سەر ئیمامۆغڵو. هەر بۆیە ئەگەری وەرچەرخانێکی گەورە دەبینرێت لەناو ئاکەپەدا بە شێوەیە کە نازاندرێ ئایا ئاکەپە وەک هاوپەیمانێکی مەهەپە دەمێنیتەوە یان نا، یانیش ئایا ئەکەپە دەتوانێت بەهۆی ئەو ناکۆچیانەوە خۆی ڕابگرێت. ئێستاش دەبینین هێندێک لە ڕێبەرە ناسراوەکانی ئەکەپە هاتوونەتە مەیدانەکە و دەنگۆش هەن کە یەکێکیان یا هێندێکیان بەرەنگاری ئەردۆغان ببنەوە لە ڕێ پێکێنانی لایەنێکی ڕازڕەوی میانەڕە و جا پێویستە چاوەڕوان بین. ئێمە ئێستا قسەمان لەسەرەوەیە کە بەڵێ هەندێک ناکۆچی هەیە لە ناو ئاکپارتیدا، بەڵام ئەگەری ئەوە هەیە ئەم ناکۆچیانە بن بە قەیرانی سیاسی بۆ ئاکپارتی. بەڵێ دەشێت ببیتە قەیران، بەڵام کێشەکە لەوەدایە تا ساڵی 2023 هیچ هەڵبژارنێکمان لە پێش نییە. لە کاتێکدا لە ساڵی 2014ەوە دەتوانم بڵێم ساڵانە یان هەردوو ساڵ جارێک هەڵبژاردن هەبووە. هەر بووە لە 5 ساڵی ڕابردوودا هەمیشە چالاکانە لە ژینگەی هەڵمەتی هەڵبژاردندا بووین، بەڵام ئێستا تا 4 ساڵی تر هیچ هەڵبژارنێکمان نییە. ئەلبەتە ئەمەش کاتێکی گونجاوە بۆ ڕێبەرانی سیاسی تورکیا تا زەمینە بۆ کارنامە و سیاسەتەکانیان و بەرژەوەندیەکانیان بڕەخسێنن. جا هەر چۆنێک بێت هێندێک شیکەرەوەش هەن لەو بڕوایەدان ئەردۆغان وەک بەرسڤێک بوو ئەو دووشکەستە کە دواترینیان هەڵبژارنەکە یەکشەمە ئیستانبول بوو، لەوانەیە داوای سەر لە نوێ هەڵبژارنەوەی سەرۆکاتیش بکاتەوە و هەروەها هەڵبژارنێکی گشتیش. بەڕاستیش ئەگەر ئەوە بکات هەڵەیەکی گەورە دەبێت، چونکە دەبێتە مایە پەلەکردن لە پرۆسەکەدا و خەڵکیش بەو هەنگاوەی ناچار دەکات. جاگەر ئەوها کارێک بکات ئەوە ئەو جا قەیرانێکی ڕاستەقینەی گەورەی سیاسی دەبینین. ئەو قەیرانش ئەگەر هاتە ئاراوە ئەوە بەرەوکی ئاکەپە خۆی و هەروەهاش مەهەپە دەگرێت. لەم ناکۆچیانەدا کە ئێستا هەن دەرفەت چەندە بۆ کەسایەتیەکی وەکو ئەحمەد داودۆغڵو، کەسایەتیشی وەکو عەبدوڵڵا گوڵ کە بتوانن جێی ئەردۆغان بگرنەوە یا هەر هیچ نەبێ بتوانن کاریگەریەکی وایە نەبێ ئەردۆغان ئەو جۆرە سیاسەتانی کە ئێستا لە تورکیادا بەکاری دێنێ بیان گۆڕێ. جا ئەوە قورسە هیچ یەک لەوانەی ناوتهێنان شتێک بکەن، چونکە ئەوە چەند ساڵێکە ئەو دەنگۆیە هەیە کە ئەمانە دێن و ئەو بەرنمەیە سەرەتای دروستبوونی ئاکەپە زیندوو دەکەنەوە وەک هەوڵێک بۆ ڕێخستنەوەی هێندێک لە بنکەکانی ئاکەپە، واتە بەر لەو سەروەختەی وێناکردنی ئەردۆغانیش ناشرین بوو بێت. ئەمە لە کاتێکدا ئێستا ئەردۆغانی زۆر بەباشی ئاگادارە لەوەی بۆتە وێنایەکی ناشرین بۆ خودی ئاکەپە و دەشزانێت ئەو هەڵمەتی هەڵبژارنی لە بەرژەوەندی بێناڵی هێڵدرم دەیکرد لە ئیستانبول زیانی لە بێناڵیدا. هەر بۆیە ئێستا ئەردۆغانێک دەبینین کە بە تەواوەتی جیاوازە لە نوێنەراتیکردنی لایەنەکەی. بەڕاستی ئەمەش گرنگە. دەمەوێت ئاماژەش بەوە بکەم بواری سیاسی تورکیا بۆ چەندان ساڵە ئەوەی نەبینیوە وەک بارێکی باوی سکولار بێت یان ئیسلامی بێت یان چەپ. دەمێکە ئەم بارە باوە نەماوە و ئێستا کۆنتترۆلی هەموو شتەکان بە جیاوازیە سیاسیەکانی شەوە کراوە. مەیدانی سیاسی وەهای لێ هاتووە یان ئەردۆغان یا هیچی تر. جاکە سەیری کەسانێکی وەک ئەحمەد داودۆغڵۆ یان عەبدوڵڵا گوڵ دەکەین ئەوا دەبینین چەند ساڵە دەترسن لەوەی ئەوها هەنگاوێک بنێن. بێگومان بەسوود دەبێت ئەگەر ئەو هەنگاوە بنێن، بەڵام ئەگەریش بیکەن و بگاتە ئەوەی ئەکەپە دابەش ببێت، ئەوە دابەشبوونەکەی لە نێو لایەنگرانی ئەردۆغاندا دەبێت لە تورکیادا و مەرجنیە ڕەوشێکی نوێ بێنیتە ئاراوە. بەڵێ حەزەکەم ئەوەش پێ بڵێ زۆر بە کورتی تکایە ڕۆڵی مەهەپە چی لێرەدا مەهەپە بە خۆ دەزانی هاوپەیمانێکی نزیکی ئەکەپەیە ئەگەر ئەم ناکۆچیانە پەرەپسەنن لە ناو ئەکەپەدا ئەو هاوپەیمانەتێ بەردەوامە بێ. ئەوە هاوپەیمانێتێکی زۆر قورسە، یعنی بە ئەندازەیەک لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژارنەکەی ئیستانبولدا. دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپەمان بینی هاتە دەرەوە و تەنانەت کەوتە پشتیوانیکردنی ئۆجەلان، یعنی پەیامەکەی ئۆجەلان وەک باخچەلی دەڵێت داوای لە کورد کردو پشتیوانی لە بێناڵی بکات. جا ئەمە سەرۆختێکی ئێجگار گرنگ و سەرەکی بوو لە مێژووی سیاسی تورکیادا. بێگومان ئەمەش ژیانی مەهەپە هەموو شتێک دەکات تا لە بواری سیاسی تورکیادا بمێنیتەوە. مادەمەکی باسی پەیامی ئۆجالان وەروە ڕۆڵی کوردیشمان کرد، من دەگەڕێمەوە بۆ لات چکە ئەمەیە بەڕاستی بە چڕوپڕی باسی ڕۆڵی کورد بکەین. کورد لە هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەممەدا
ئەگەر فاکتەری یەکلاکەرەوە نەبوو بێ ئەوە فاکتەری سەرەکی بووە لە سەرکەوتنی ئیمامۆغڵودا. ئاکەپا هەوڵی زۆریدا بۆ ڕاکێشانی دەنگدەرانی کورد بەلای خۆیدا، تەنانەت باسیشی لە پەیامێکی عەبدوڵڵا ئۆجالان دەکرد کە لە زیندانەوە ناردوێتی و داوای بێلایەنی دەکرد لە کورد لەم هەڵبژاردنەدا. هەر لە هەمان کاتیشدا سەلاحدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووی هەدەپە لە زیندانەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکدا نووسی پێویستە پشتیوانی لە کاندیدی جەهەپە بکرێت و پێویستە هەندێک کەسیش لەوە تێبگەن کە دەتوانیت ئەسپێک بەریتە سەر جۆگەلەیەک، بەڵام ناتوانانی ناچاری بکەیت ئاو بخواتەوە. ئاکەپا ئەو دوو پەیامەی لە بەرژەوەندی خۆی لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا بەکارهێنا. لە ڕاستیدا لێرەدا ململانی دەسەڵات هەیە. لەم زۆرانبازیەشدا بۆ دەسەڵات مشتومڕی نیوان پارتی دیموکراتیکی گەیلان و باڵی پارتیەکەرەکانی کوردستان ئاماژەیە بە وەرچەرخانێکی ڕژت بە ئاراسەی قەیرانی دەسەڵات لە نیوان ئۆجەلان و دەمیرتاشدا. هەر لەو هەڵمەتانەدا بوو کاندیدی ئاکەپە ناوی کوردستانی هێنا و نەتەوە پەرستانی تورکیاش کاردانەوەی نەرێنیان هەبوو بەرامبەری. پێشتر گەورە کاربەدەستانی ئەنکەرە دەیانگوت تورکیا کوردستانی نییە و چه کوردستانی دەوێ با بڕوا بۆ باکووری عێراق. تەنانەت لە کاتی شەڕیشدا کاتێک ئەتاتۆرک لە ئەنکارا پارلەمانی کۆ دەکردەوە، نوێنەرانی کوردستان و لازستانیش بەشدار دەبوون، نوێنەرانی هەموو شوێنەکانی ئەناتۆلیای تێدا بوون. هەدەپەش وەڵامی خۆی هەبوو بۆ کاندیدی ئاکەپە کە جارێکی تر کورد لە تورکیا بەو جۆرە لێدوانانە شادمان نابێت. کاتێککە هەڵبژاردن نزیک دەبێتەوە ئەو جادەڵیت کوردستان و بە کوردیش قسە دەکەیت. کورد زۆری لەم فێڵ و تەڵەکە سوکانە بینیوە. بۆ کاندیدەکەی جەهەپە جیاواز بوو، دەشێت تەنانەت پەیوەندیکردنیش بە دەنگدەرانی کوردەوە لە ئاستەمبول و لە شوێنەکانی تریش ساناتر بوو بێ بدبۆی. هیچ کێشەی پەیوەندیکردنم بە هاوڵاتیانی کوردەوە نییە. لە ڕاستیشدا لەگەڵ هیچ هاوڵاتیەکمدا کێشەی پەیوەندیکردنم نییە. جا ئایا لایەنگری ئاکەپە بن یان هەر لایەنێکی تر و هەر پاشخانێکی تری نەژادی، ئێمە پێکەوە دەبینە یەک. ڕێبازی ئێمە ڕێبازی خەڵکە و لە هەموو سەکۆیەکیشدا هەر ئاوها دەڵێن. هەوڵ دەدەین دەرفەت بدەینە ئەو خەڵکەی بیرکردنەوەیان گۆڕابوو بەهۆی زانیاری نادروست و هەڵبەستراوە. هەدەپە ئەوەشی نەشاردوێتەوە کە ئێستا تێگەیشتنێکی تر و نوێیان هەیە بۆ گەیشتن بە ئامانجەکانی کە لە جێگیرکردنی دیموکراسیدا خۆی دەبینێتەوە. حکوومەتی تورکیا لە کێشەدایە بێ هیوایە و بێتواناشە و هەموو ڕۆژێک شکستەکانی خۆی نیشان دەدات. ئێمە بەم تێگەیشتنەوە دەچین و چوینەتە سەر سندوقەکانی دەنگدان بۆ دانلێدانانی هاوبەندی دیموکراسی و بۆ بردنە پێشەوەی خواستی هێزە دیموکراسیەکان. هەر بۆیە هیچ گۆڕانێک لە استراتیژیەت و تاکتیکی هەڵبژاردنماندان نییە. دکتۆر مەروێ بەڕای تۆ هەڵوێستێکی گونجاو بوو کورد پشتیوانی لە جەهەپە کرد و پشتی کردە ڕەجەب تەیب ئەردۆغان. من ناتوانم بڵێم کورد پشتی کردە ئەردۆغان، بەڵام پێم وایە کورد بڕیاری لە بژارەیەکی گرنگی استراتیژیدا و ئەمەش لە پەیامەکەی دەمیرتاشدا بیندرا. ئەو بژارەیە چی بوو؟ بژارەی کورد ئەو کاندیدە بوو کە کورد خۆی بڕوای وایە نایانداد بە دادگا بەهۆی ڕوانینی جیاوازەوە و بەهۆی خستنە ڕووی ناسنامەیانەوە. ئەردۆغانمان بینی لەو هەڵمەتەی هەڵبژاردندا کە دەیویست دەنجی کورد بەلای خۆیدا ڕابچێشێت لە چەند ڕێگەیەکی جیاوازەوە. بەڵام کورد بە ئاشکرایی بەو ئاراستەیەدا نەڕۆیشت. وەک بینیمان کورد بەشداریەکی زۆر گەورەتری هەبوو بە بەراورد لەگەڵ هەڵبژارنەکەی کۆتایی مانجستێدا. ئەمە ژیانی سیاسەتەکانی ئەردۆغان کاردانەوەی پێچەوانەی هەبووە. من بۆ خۆشم وهای دەبینم وێڕای هەموو هەوڵەکانی بێنەڵی یەڵدرم تا ئەردۆغان و ئاکەپا وەها نیشان بدات کە لایەنگری کوردن، بەڵام نەیزانی کە کورد زۆر بە ئاگاترە و ئەو هەوڵانەی ئاکەپا درەنگ کەوتۆتەوە و دەشان زانی کام کاندید دەکەن بە نوێنەری خۆیان. هەر لە سەروەختی ئەم هەڵمەتانی هەڵبژاردنە بوو دەسەڵاتداران لە تورکیادا دەرگاکانی زیندانیان کردەوە بۆ پارێزەرەکانی ئۆجالان و گوێشمان لە ڕاگەیان جۆرا و جۆرەکانیان بۆ بەتایبەتی سەبارەت بە دواترین پەیامی ئۆجالان. من بۆ خۆم لە هەندێک کەسب کە دەپرسی ئەوەی کە ئەو پەیامە نووسراوەیان بینی بوو دەڵێن ئۆجالان باسی لەوە نەکردووە کە بڵێ با کورد بێلایەن بێ لەم هەڵبژاردنەدا، بەڵکو زیاتر جختی لە دیموکراسی و لە جێگیرکردنی دیموکراسی کردوێتەوە. بەڵام ئاکەپە زیاتر ئەم پەیامەی بۆ
هەڵمەتی هەڵبژاردن بەکارهێنا وهای کرد یعنی ئەتوانم بڵم تا ئەندازەیە کە جیاوازی لە نێو ڕای گشتی کوردیشدا دروست بوو. سەرنەکەوتنی ئەردۆگان لەم سیاسەتەیدا چییە بەڕای تۆ؟ بەڕاستی چونکە لەو کاتەدا هەموو کەس لەوانەی چاودێری ڕفتارەکانی ئەردۆگان و ڕفتارەکانی ئەکەبەشیان لە 5 ساڵی ڕابردوودا دەکرد دەیانزانی تەنها تاکتیکێکی سیاسیە و هیچی تر لەلایەن ئەردۆگانەوە وەک هەوڵێک تا کورد جیاواز لە هەڵبژاردنەکەی سیوەیەکی مانجی 3 دەنگ بدات. بەڵام خەڵک دەزانێت ئەو هەوڵانە بریتین لە چاواشەکردن هەر بۆ ێشە شکستیان هێنا. سەلاحەدین دەمیرتاش لە زیندانەکەیەوە داوایەکی زۆر گرنگی استراتیژی کردبەوەی وتی پێویستە کورد دەنجی لەگەڵ ئەو بەرژەوەندی دموکراسیەدا بدات کە پێشتر هەیان بووە. ئەمەش ڕێک پێچەوانەی ئەو پەیامە بوو کە داوای بێلایانی کردبوو. ئیدی پەیامەکانی ئەردۆگان سەریان نەگر بۆ دروستکردنی وەنایەکی نوێ سەبارەت بەوەی ڕایگشتی کورد و بزوتنەوەی کوردی لە تورکیادا و لە نێوان دوو ڕێبەردا دابەش بووە. ئەردۆگان باسی ئەوە دەکات جۆرێک لە ململانێ بۆ دەسەڵات هەیە لە نێوان ئۆجەلان و سەلاحەدین دەمیرتاشدا. بڕوان بەوە نییە و پێشم وانە کوردیش بڕوا بەوە بکات. ئەی سەبارەت بە کورد خۆی ئەو هەڵوێستەی کە هەیبوو لەم هەڵبژاردنەی ڕۆژی یەکشەمەدا لە ئەستەمبول تاکتیک بوو بە ڕای تۆ یان ڕێکەوتن بوو لەگەڵ جەهاپەدا؟ دەزانی پێم وایە زۆر قورس بوو بۆ کورد بە تایبەتیش دانیشتوانی ئیستانبول یان کوردە چەپەکانیش بێن و دەنگ بە کاندیدێکی جەهاپە بدەن بەهۆی ئەو گرفت و کێشە مێژویانەی لەگەڵ جەهاپەدا هەیان بووە. بەڵام بیرمان نەچێت ئێمامۆغڵو کاندیدێکی بارەباوەکەی جەهاپە نەبوو. ئەو پەیامە کراوە و فرێڕەهەندیەکانی بەکاردەهێنا کە دوور بوون لە پرەنسیپەکانی جەهاپە. بۆیە پێم وایە لێرەدا ئەم جۆرە بیرکردنەوە نوێی ناو جەهاپە بەلای کوردەوە سرنجڕاکێش بوو کە شیانی گۆڕانکاری لە ناو جەهاپەشدا دروست کردووە و ئەو جاشیانی گۆڕینی یاریە سیاسیەکان لە ناو تورکیادا. ئەگەر کورد و سێکولارەکان کە وەک بارێکی باو لە ناو بازنەی هەڵبژاردنەکانی جەهاپە و هەدەپەدان بگەنە یەک و ڕێک بکەون ئەوە پێم وایە گۆڕانکاریی ئەرێنی لە تورکیادا دەبینین. باشە بەڕای تۆ جەهاپە چی پێ بۆ کورد کە جیاواز بێ لەوەی پێشتر ئەردۆغان دەویست بیکا بۆ کورد؟ پێم وایە لەم کاتەدا هەردوو لایەن بەرنامەی خۆیان هەیە. جەهاپە کۆمەڵێک پەیمانی بە کورداوە بۆ ئایندەیەکی زۆر جیاوازتر لەوەی ئەردۆگان دەیدا. بەڵام بیرمان نەچێت ئەوانە پەیمانەکانی ئیمامۆغڵو بوون دەیدان و پەیمانی داوە کە وەکو یەک سەر و سەودا بکە لەگەڵ هەموو هاوڵاتیاندا و لەگەڵ ئیستانبوڵیەکاندا. هەروەهاش یەکسانی لە نێو هاوڵاتیاندا دروست بکات. پێم وایە گرنگە بۆ ئیمامۆغڵو نەکەر کورد بەڵکو دەنگدەرانی کۆنەپارێزیش لە ئامێز بگرێت. پێویستە ڕەگەزخوازانیش و غەیرە موسڵمانەکانیش لە ئامێز بگرێت. ئەم شارەوانە نوێیە دەخوازێت لەسەر و ناسنامەی سیاسیەوە کار لەگەڵ خەڵکدا بکات. لە کاتێکدا ئەردۆگان لە 10 ساڵی ڕابردوودا دەیویست جیاوازی سیاسی لە ناو خەڵکدا بەکاربێنێت. پێم وایە ئەمەش سەرکەوتنە و ئەو شتەشە کورد هیوای خۆی لەسەردادنێت. من دەگەڕێمەوە وڵاتە لەسەر دۆسەی کورد بەر لە هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەممە شیکەرەوە لەو بڕواایەدا بوون پەیامەکەی ئۆجالان کاریگەری دەبێ بەسەر دەنگدەرانەوە کە داوای بێلایانی لە کورد کردبوو لە هەڵبژاردننی ئەستەمبولدا. ئێوە پارتی دیموکراتی گەلان نوێنەرایەتی ئۆجلان دەکەن و ئۆجلانیش هەندێک ڕوانینی هەن لە ڕاگەاندنێکی گشتیدا دەڵێت لە داکۆچەکانماندا و لە هەموو کۆبوونەوەکانماندا لەگەڵ هەدەپا ڕئیسێ هەم هەیە بۆ گرتنەبەری ڕێبازێکی سربەخۆ لە ناو هاوبەندی دیموکراتیدا. ئۆجلان دەڵێت پێویستە ئەمە لە هیچ مشتومڕێکی هەڵبژاردندا وەک پشتیوانی بەکار نەهێنرێت و بە هاوپەیمان و یان بە گەل و نیشتیمان ناودێر بکرێت بە پێداگرتنیشەوە تشک دەخەمە سەر ئەو بەشە چونکە زۆر گرنگە و ئەوە ڕاگەیاندنی ئۆجلانە. هاوڵاتیانی کوردیش لە شاری ئەستەمبول ڕایەکی تریان هەیە و دەڵێن کاتێک کاربەدەستانی ئەکەپە بە گومانەوە لە کورد دەڕوانەیە ئیتر بۆچی دەنگ بە کاندیدەکەیان بدرێت. من لە ئەنگری هەدەپەم لە بنکەی هەڵبژاردننیش کار بۆ هەدەپە دەکەم. من دەنگ بە ئیمامۆغڵۆ دەدەم. هەڵبژاردننی پێشوش دەنگم پێدا و ئەم جارش هەردەنگم پێدایەوە. دەزانی بۆ چونکە هەموو شتێک ڕوون و ئاشکرایە. ئاکەپە ناوی کوردی زڕاندووە بەوەی پێمان دەڵێت تیرۆریست. جا ئەوە هۆکارەکەیە. بۆ بەشێکی تری کوردیش مەرجنیە دەنگدان بە کاندیدی جەهاپە بەو مانایە بێ پشتیوانی لە تەواوی سیاسەتەکانی ئەولایەنە بکرێ. بەڵکو لەو سۆنگەیەوە سەیری هەڵبژاردنەکە کراوە کە ئیدی کاتی گۆڕانکاری هاتووە.
دەشێت هاوسۆزی جەهەپە نەبیت بەڵام پێویستە دەنگی پێ بدەین تا لایەنێکی تر سەر نەکەوێت لە هەڵبژاردندا 17 ساڵە ئاکەپە لە دەسەڵاتدایە چیان کردووە هیچ جابادەنگ بە جەهەپە بدەین بۆ پەرەبێدانی ژیان و ڕەوشی کۆمەڵایەتیمان. شیکەرەوە دەڵێن کورد یەکلاکەرەوە بووە لە هەردوو هەڵبژاردنەکەی سیویەکی 3 و 23 شەشیشدا بە دووریش نازانرێ وەک دەڵێن بۆ هەڵبژاردنەکانی داهاتوش هەمان ئەو ڕۆڵە گرنگەی هەبێت. دەنگی کورد لە ڕۆژی سیویەکی مانگی سێ لە هەڵبژاردنە ناخۆیەکاندا ڕۆلی سەرەکی و گرنگی بینی کە دەتوانم بڵێم کورد دەنگی یەکلاکەرەوە بوو. جا ئەم جارەش ئەگەر دەنگ بدەنەوە بە هەر کاندیدێکی هەر لایەنێک ئەوە بێگومان ئەنجامی هەڵبژاردن دەگۆڕن. مەرڤێ ئێمە باسمان لە ڕۆڵی کورد کرد لە هەڵبژاردنەکەی ئەستەمبولدا ئەم ڕۆڵە دەتوانێت درێژەی هەبێ بۆ هەڵبژاردننی گشتی لە تورکیادا بۆ نمونە هەڵبژاردننی سەرۆکایەتی تەنانەت هەڵبژاردننی پەرلەمانیش دەتوانێت بەڵام وەک بەشێک لە وڵامی پرسیارەکەت نامەوێت و ناشتوانم ڕۆڵی کورد نادیدە بگرم لە هەڵبژاردنەکەی ئیستانبولدا. وەلێ پێویستە ئەوەش بڵێم کە ئەردۆگان و سیاسەتەکانی ئەردۆگان ئەم ڕۆژەی ئێستان دروست کرد. کورد لە ساڵی 2015ەوە ڕۆڵی گرنگی خۆی دەبینێت لە دروستکردنی بڕیاردەردا. بۆ نمونە لە هەڵبژاردنەکەی مانجی 6 2015دا کە ئاکەپەی ئەردۆگان نەیتوانی زۆرترایەتی بەدەستبێنێت و بەتەنیا حکوومەت پێک بهێنێت لەو کاتەوە دیارکردنی بڕیار بەدەستیان لەدەستدا بووە لە ڕێی هەڵبژاردنەکانەوە. لە بەرامبەریشدا ئەردۆگان هەڵوێستی ڕق و تون دەنوێنێت بەرامبەر بە کورد لە ڕێی ئامرازەکانیەوە. لە ڕێی بەکارهێنانی ناسنامەی سیاسیەوە خەڵکی دەکرد بە گژ یەکتردا. بێ لەوەش نەک هەر کورد بەڵکو هەموو ئۆپۆزیسیۆنیشی بە تاوانبار وێنا دەکرد. جا بەو گوناهبارکردنەی کورد و سێکولارەکان و چەپەکان وهای کرد هەمویان پێکەوە کۆبنەوە و ئەو هاوپەیمانەتی نوێ دروست بکەن وەک ئێمامۆغڵ و ناوی لێناوە هاوپەیمانەتی ئیستانبول کە بەڕاستی ناودێرکردنێکی جوانە بەلامەوە. ئەمە سیاسەتەکانی ئەردۆگان هۆکار بوون بۆ دروستبوونی. لێرەدا بڕیار و هەڵوێستەکانی ئەردۆگان دەبێتە بڕیاردەر سەبارەت بەوەی ئایا کورد هەمان ڕۆڵ دەبینێت یان نا. جا بە هەر بارێکیاندا بێت ئەوەی کە کورد زیاتر لە 20 دانیشتوانی تورکیا پێک دەهێنێت وها دەکات کاریگەریەکی بەرچاوی هەبێت لە هەڵبژاردنەکەی کۆماری تورکیادا. ئەو جۆرە گوناهبارکردنەی کە هەم تۆ ئاماژۆ پێکرد و هەمیش لە یەکێ لە ڤیددیۆکاندا کە بینیمان شتێکە ڕۆچۆتە ناو کۆمەڵگەی تورکیشەوە ئەمە هەر لە بواری سیاسیدا نییە دابەشبوونێکی زۆر هەیە بە تایبەتی لەسەر دۆسەی کورد لە تورکیادا خەڵەکان تورکن پەیوەندیشیان بە سیاستەوە نییە بەڵام کە دەڕوانە کورد یا کۆمەڵگەی کوردی لە وڵاتەدا هەر وەکو تێرۆریست تەماشایان دەکەن و وەکو تێرۆریست قسەیان لەسەر دەکەن. هەڵبژاردننی ڕۆژی یەکشەممەی ئەستەمبول بە ڕای تۆ کاریگەری دەبێت لەسەر گۆڕانی ئەو جۆرە دید و بۆچوونەی لە ناو کۆمەڵگای تورکیادا هەیە. پێم وایە ئەمە ئەو پەیمانەیە کە ئیمامۆغڵ و داوێتی تەنانەت ئەگەر بەڕاستە و خۆش نەبوو بێت بەڵام لە گوتارەکانیدا ئەمە زۆر ئاشکرا بوو. وێنەی تورکیا بۆ هەبوونی تورکیای کە تێیدا کورد لەلایەن کۆمەڵگەی تورکەوە بە تێرۆریست ناودێر نەکرێت. حکوومەتە نەتەوە پەرستە یەک بە دوای یەکەکانی تورکیا بەداخەوە ئەو دیاردەیە دروست کردووە لە ناو زۆرێک لە نەتەوە پەرستانی تورکیادا کە کاتێک باز دێتە سەر دۆسیەی نەتەوەی کورد ئەوان بێزاری و ناڕازی بوونی خۆیان دەردەبڕن. ئەمە بێلەوەی کوردبوون دەبەستنەوە بە پشتیوانیکردنی پارتی کرێکارانی کوردستان ئەمەش وەک هاوتای لەگەڵ تەرۆریزمدا ئیتر ئەم ئەقلەتیان دروست کردووە و تێکشکاندنیشی زۆر قورسە. بە تایبەتیش بەهۆی ئەوەی ئەردۆگان ئەو زەمینەیە خۆش دەکرد چونکە لە سەدانەوەتی میدیای تورکیاشی لەژێر دەستدایە و ئەو زەمینەیەشی هەر بە قسەکانی خۆی خۆش نەدەکرد بەڵکو لە ڕێی دەسەڵاتەکانیشەوە لە ناو میدیا و لە ناو دامەزراوەکانی تری وڵاتەکەدا. هەر بۆیە نەهێشتنی ئەو دیاردەیە زۆر قورس دەبێت. بەڵام ئەم جم و جۆڵەی ئیمامۆغڵ و ئەو هاوپەیمانیەی ئیستانبول وەک درێژە پێدانی ناڕزاییەکانی مەیدانی جیزی و وەک سەرهەڵدان و گەشەکردنی هەدەپە لە تورکیادا دەبینم. ئێستا پارچەکردار هەیە لە ناو تورکیادا بەرامبەر بەو جۆرە دابەشبوونە و بەرامبەر بە هۆکارانەی بوونەتە مای دروستبوونی دابەشبوونی سیاسیش. پێشم وایە لە ئێستادا خەڵکی ژامادەیە ئەو دیاردەیە تێپەڕێنیت و لە دموکراسیەتێکی ئاساییدا پێکەوە ژیانێکی ئاشتیانە بژین بە شێوەیە کە هەموو کەسێک هەست بکات وەک هاوڵاتێکی پلەیەکە لە وڵاتەکەدا. ئەمە ئەوەیە ئیمامۆغڵ دەخوازێت بیکات بەڵام هێشتا نادیارە ئایا دەکرێت یان نا.
خۆ ئەگەر کرا ئەوە زۆر گرنگ دەبێت تورکیا بگەیەندرێتە و ئاستە و پێشم وایە لە پاش هەڵبژارنەکەی ڕۆژی یەکشەمەوە زۆر کەس هیوایان هەیە و شیانیشی هەیە بکرێت. هەر چۆنێک بێ بە چاوەڕوانیش بیم بزانین ئیمامۆغڵو لە ئەستەمبوڵا چی ئەکات دواتر ئەو ئەزمونە فراوانتر بکات لەسەر هەموو تورکیا. ئەمێ بڕێک باز لە باری ئابووریش بکەین. لە هەڵمەتەکاندا بۆ هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەمەی ئەستەمبوڵ کاندیدی جەهەپە سەنگێکی زۆری خست بۆ سەر قەیرانی ئابووری لە وڵاتەکەیدا. شیکەرەوە ئەمەیان بە گرفتێک دەزانی لە بەردەم کاندیدی ئاکەپەدا و بە گومانیشەوە لەوەیان دەڕوانی لەو هەڵبژاردنەدا سەر بکەوێت. هیچ هەڵبژارنێکم لە یاد نییە ئەوەندە پەیمانی تێدا درابێت سەبارەت بە باری بژێوی ڕۆژانەی خەڵک. ئەمە دەبواە لە کاتی هەڵبژاردنە گشتیەکاندا ئەوەها ببوایە. هەرچۆنێک بێت شارەوانی ئیستانبول چۆن دەتوانێت کێشەکانی ئابووری تورکیا چارەسەر بکات. ینی دەتوانێت چی بکات کەچی هەردوو کاندید پێگەی خۆیان لەسەر ئەم قەیرانە ئابووریانە خۆش دەکەن. بینالی یڵدڕۆن تەگەرەیەکی لەبەردەمدایە ناتوانێت خۆی لە ئاکەپێ دوور بخاتەوە لە کاتێکدا ئاکەپێ بەرپرسیارە لەم قەیرانە ئابوووریە و خۆشی پێشتر سەرۆکوەزیر بووە. کاندیدی ئاکەپە هەموو باسکردنەکەی لە کێشە ئابوووریەکانی تورکیا تەنها دانپێدانان بوو بەوەی بەڵێ کێشە هەنوو چارەسەر دەکرێن. بێگومان بەهۆی کێشە ئابوووریەکانمانەوە دووچاری گرفت بووینەتەوە و ئەم کێشانەش بە شێوەیەک یان بە شێوازێکی تر کاریگەری کردوێت سەر ژیانی خەڵک. زۆر هەواڵ و پەیمانی باشمان پێ بۆ سوکردنی بارگرانیەکان بێگومان پێی دەگەین. شیکەرەوە لەو بڕوایەدان کاریگەری کێشە ئابوووریەکان لە هەڵبژاردنەکەدا لە دەنگدانی لایەنگرانی ئاکەپەدا زیاتر دەردەکەوێ وەک لە لایەنەکانی تر. هێشتا دیار نییە ئایا کێشە ئابوووریەکان کاریگەریان دەبێت لەسەر ئەم هەڵبژاردنە یان نا. ئەم نادیاریەش زیاتر لای ئەو دەنگدەرانەیە کە هەستیان بە سوکایەتی و شەرمزاری دەکرد بەهۆی وەرسەرخانی ئاکەپێ لە دموکراسی و هەروەهاش بەهۆی قەیرانی ئابوووریەوە. زۆربەی ئەو دەنگدەرانش لایەنگری ئاکەپەن. ئیدی پرسیارەکە لەوەدایە ئایا دەرفەتێکی تر دەدەنەوە بە ئەردۆغان یان دەڵێن ئیتر بەسە. هەڵبەت وەڵامی ئەو پرسیارانەش لە ئەنجامی فەرمیەکانی هەڵبژاردنەکەی یەکشەمەدا بەدەست دێنین. ڕەوشی ئابووری لە تورکیادا کەوتۆتە ناو دۆخێکی ئاڵۆزەوە و قەیرانی ئابووریش لەو وڵاتەدا ئێجگار قورسە و کاریگەریەکی نەرێنیشی کردوێتە سەر ژیانی خەڵک. ئیمامۆغڵۆ پەیمانی دابینکردنی کاری داوە. ئێمەش بێکارین دەرچووی زیانکۆین بێ ئیشین و هیچ کارێکمان نییە. ئەویش پەیمانی هەلی کاری پێداوین. ئینتەرنێتی خۆڕاییمان ناوێت کارمان دەوێت. خەڵک برسیە و توانای کڕینی نانیشی نییە تاوی باتەوە ماڵ. هەر بۆیە دەبینی شتە جوانەکان لەگەڵ هاتنی ئیمامۆغڵۆدا دێنە ئاراوە. باری ئابووری لەسەر و هەموو شتێکەوەیە بەڕاستیش کێشەی خەڵق ڕەوشی ئابووریە و لە ڕۆژێکی خراپیشدایە ئەوە تا خۆت دەبینیت نرخ لە بازاردا چۆنە. دکتۆر مەرڤێ قەیرانێکی ئاڵۆز و قورسە ژیانی خەڵک بەڕاستی خراپە لە تورکیادا. جۆمان لە بنیالی یڵدرم بوو پەیمانەدا بەوەی کە چاگەکرێ. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئەکە پاتوانێ ئەو قەیرانە چاکە؟ ئاکەپە بۆ 17 ساڵە لە دەسەڵاتدایە لە تورکیا. جادەخوازم بەردەوام ئەمە دووبارە بکەمەوە. ئاکەپە خۆی فەرمانڕەوای وڵاتەکەیە و ئەم وڵاتەی خستە ڕەوشی داڕمانی ئابوووریەوە. لەبەرەوە پێویستە بەرپرسیارەتی ئەو ڕەوشە لە ستۆخۆ بگرێت بەهۆی ئەو ڕۆڵەی لەو پشێویەدا هەیبووە. ئەمە ڕێک ئەوەیە کە لە هەڵبژاردننی ئەستانبوڵدا بینیمان. خەڵک گەیشتوونەتە ئەو بڕوایی ئەو شێوازە خراپە بەڕێوەبرنەی ئابووری لەلایەن ئەکەپەوە ناتوانێت یارمەتی دەربێت بۆ باشترکردنی ڕەوشە ئابوووریەکە و هەروادێ خەڵک زیاتر دەگەنە ئەو بڕوایی کە ئەکەپە بەرپرسە لە داڕمانی ئابووری. لە پاش هەڵبژاردنەکەی سیویەکی مانجی سێ ماوەیەکی کورت هەبوو 17 یا 18 ڕۆژ بوو کاتێک ئیمامۆغڵو سەرۆکی شارەوانی بوو. ئەلبەت 17 ڕۆژ بە بەراورد لەگەڵ 17 ساڵدا زۆر کەمە بەڵام توانی هێندێک بەڵگەنامە ئاشکرا بکات سەبارەت بە گەندەڵیەکان و بە فیرۆدانی پارە لە شارەوانی ئیستانبوڵدا لە کاتی فەرمانڕەوایەتی ئاکەپەدا. ئەمە شتێکی گرنگە دەشەکەمە دوا پرسیارمەگە بە کورتی وەڵامم بدەیتەوە باسی زۆر لە گەندەڵی کرد و پەیمانی زۆریشیدا بە چارەسەرکردن. بەڵام کاتێک کە ئاکەپە لە ئانکەرەیە و ئیمامۆغڵو لە ئەستەمبوڵە ئیمامۆغڵو ئەتوانێت چی بکە بۆ دەرخستنی ئەو گەندەڵیانە. بەڵێ ئەردۆگان دەسەڵاتی هەیە ڕێگە لە ئیمامۆغڵو بگرێت و ناچاریشی بکات چونکە دەوڵەت و سەرچاوە و ئامرازی تریشی لەبەردەستە. بەڵام لەگەڵەوانشدا هێشتا ئیمامۆغڵو دەتوانێت زۆر شت بکات وەک بودجە بۆ گەشەکردنی ئابووری و سیستمی شارەوانی ئیستانبوڵ و دەتوانێت لەوەوە دەست پێ بکات.
ئیستانبول خانەی ئابووری تورکایە و هەرچیەک لەوێ ڕوو بدات کاریگەری دەبێت بەسەر تەواوی وڵاتەکەوە. دکتۆر مەرڤێم زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتندا سپاس و پێزانینم. تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە وهی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان بێڵین.